دەیان مەلەفی گەندەڵی لەسەر ئیدارەی کەرکووک دراوە بە نووسینگەی کەرکووکی دەستەی دەستپاکی عێراق، بەڵام تا ئێستا سەرباری بوونی ئەو مەلەفانە و دەیان بەڵگەی ئاشکرا لەسەر ناشەفافێت لە سەرفکردنی بودجەی کەرکووک و ناڕوونی لەسەر پرۆژەکان هێشتا دادگا و کەیسانە یەکلایی نەکردووەتەوە. پەرلەمانتارێکی عێراق دەڵێت ئەو مەلەفی گەندەڵیانە جگە لە دەستەی دەستپاکی دراون بە هەر سێ سەرۆکاتی عێراق و ئەنجومەنی باڵای دادوەری عێراق. ئەو مەلەفانە بڵین ئێمە وەکو دەورێکی ڕێکخاوی خۆمان مەلەفەکانمان داوەتە ئەو لایەنانی کە پەیوەندیدارن، تەنانەت ئەو مەلەفانەی کە هەیە دراوەتە هەر سێ سەرۆکایەتێکی عێراق و دراوەتە ئەنجومەنی باڵای دادوەری بە ڕێزفایق زێدان، ئەمانە هەمووی ئەو فایلان و فایلانیان لایە و داوامان کردو کاری لەسەر بکرێ و تاکو ئێسەش ئێمە بەردەوامی لەسەر ئەو مەلەفانە و هەر لایەنێکش ئەتوانێت تأکید بکاتەوە مەسەلەن لە داهاتووشدا مەسەلەن ئەگەر خولێکی تری پەرلەمانش بێ ئەو مەلەفانە هەر بە زوندێتی ئەمێنێتەوە و دەبێ دادگاکان و دەستەی دەستپاکی عێراق کاری لەسەر بکەوە بە تایبەتی کە ئەنجومەنی وەزیرانی عێراق لیزنەیەکی باڵای پێکەناوە بۆ لە ناوبردنی گەندەڵی دراوەتە ئەوانیش لای ئەوانیش هەیە. نزیکەی 100 مەلەفی گەندەڵی جۆراوجۆر لەسەر ئیدارەی کەرکووک دراوە بە لایەنە پەیوەندیدارەکان و دەستەی دەستپاکی و ئەنجومەنی باڵای دادوەری عێراق بەوتەی پارێزەرێک. دەستێوەردانی سیاسی وای کردووە ئەو مەلەفانە کاری لەسەر نەکرێت و یەکلایی نەکرێنەوە. ئەوەی جێی تێڕامانی ئێمەشە، ئێمەش پێمان وایە ئەو مەلەفانە دەستێوەردانی سیاسی هەیە و دادگا بە جۆرێ لە جۆرەکان بێلایەن نەبووە لەو کەیسانە، یاخود ئەگەر دادگا یاخود هەیئەی نەزاهە دەستی دەستپاچی بۆ خۆی ئەتوانم بڵێم بێلایەن نەبووە لەو کەیسانە، چونکە ئێمە ناکرێت کەیسێک ئەو نەساڵە بە معەڵەقی بمێنێتەوە، کرا ئەو کەیسانە حەسم بکرێت اینجا قرارەکە هەرچیەک بێت ئەوە مەحکەمە قرارێدا. بیریشمان نەچێت سەرۆکی و دادگایە پێش چەند ڕۆژێک بۆ خۆی لەسەر مەلەفی گەندەڵی لادراوە کە ئەمە جۆرێک بوو لە سەفقاتی سیاسی لە نێوان ئیداری کەرکووک و سەرۆشی دادگای پێشووی کەرکووک لەسەر مەلەفی گەندەڵی لادرا. هاوکات لەسەر ئەو سکاڵایانەی لە سەرێتی تا ئێستا چەند جارێک ڕاکان جبووری پارێزگاری بە وەکالەتی کەرکووک و ژمارەیەک فەرمانبەری ناو دیوانی پارێزگای کەرکووک بانگێشتی دادگای کەرکووک کراون، بەڵام بە کەفالەت و بە یەکلایکردنەوەی دۆسیەکانیان ئازاد کراون. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.